بەڕێزان باز لە ڕەوشی سیاسی عراق دەکەین لە چوارچێوەی گۆڕانکاریانی کە لە ناوچەکەماندا ڕوودەدەن لە چوارچێوەی پەرەسەندنی ئاڵۆزیەکان و ململانەکانی نێوان ئێران ئەمریکا عراق بە کوێ دەگا گفتوگوێم پرس و باس بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز کاکە محەممەد شۆڤەکاری سیاسی کاکەوە سڵاو لێبێ بەخێراتی سەرچاو زۆر بەخێر بیتەوە بۆ بەرنامەکە کاکەوە وەزی عێراق چۆن دەبینی؟ زۆر سپاس لە ڕاستیدا وەزعی عێراق پێم وایە لە هیچ دەوڵەتێک نییە بەقەدەر عێراق بەهۆی ئەو دۆخی کە هاتوۆتە پێشەوە بە تایبەتی ئەو شەڕی لە نێوان ئەمریکا و ئێران هەیە تووشی تەنگژە و ئەحرازێکی سیاسی گەورە بوو بێ. عێراق لە هەموو وڵاتێک زیاتر تووشی ئەو کێشانە بووە و لێکەوتەکانی جەنگەکەی بەسەرەوە دیارە. چونکە عێراق لە ڕاستیدا دەتوانین بڵێن ئەگەر گونجاو بێ سەرخانێکی ئەمریکی هەیە کە پارە و داهات و ئاسمانی وڵاتەکە و ئەمنیەتی وڵاتەکە زیاتر بەدەست ئەمریکایە لە دوای 2023 و ژێرخانێکی ئێرانی هەیە کە خۆتان دەزانن بە حکمی ئەو پەیوەندیە تائیفی کە هەیەی و ئەو هاوسەیەتیەی بابڕێن لە ڕووی جیۆپۆلیتیکیەوە لەگەڵ ئێران دەیبەستێتەوە و هەژمونی ئێران بەسەر عێراق هەیەی. ئەمە وای کردووە وەکو باسمان کرد لە هەموو وڵاتێک زیاتر لێکەوتەی جەنگەکە بەسەریەوە بێت. عێراق پێشەوەی شەڕ لە بینی ئێران و ئەمریکا دروست ببێ هەر خۆی ململانەکە کە هەبوو کاریگەری لەسەر پرۆسی سیاسی لە عێراق دۆخی ئابووری لە عێراق لە هەموو ڕێکەوە کاریگەری خۆی هەبوو سزای ئەوەی ئەم شەڕە هاتوۆتە پێشەوە و لەگەڵ دراوسێی با بڵێن هەرە کاریگەری کە ئێرانەوە لەگەڵ ئەمریکاش کە ناتوانێت لی جیاب بێتەوە بە حکمی ئەو پەیوەندی لە دوای 2023ەوە کە لەگەڵ ئەمریکا دروست بووە. لەبەرەوە لە ڕاستیدا دۆخی عێراق دەتوانین بڵێن دۆخەشی زۆر زۆر خراپە و خۆشتان دەبینن ئێستا لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری کاریگەری زۆری دروست کردووە و حکوومەتەکەی عەلی زەیدی لە ڕاستیدا دەتوانین بڵێن هیچ حکوومەتێک بەقەدەر حکوومەتەکانی بەقەدەر ئەم حکوومەتەی عەلی زەیدی ئەوانەی پێشوو ئەوەندە لە دۆخێکی خراپدا نەبووینە، یعنی هەم لە ڕووی ئەمنیەوە هەم لە ڕووی ئابووریەوە. لەبەرەوە لە ڕاستیدا کەس حەسوودی بە عەلی زەیدی نابا کە ئەم پۆستەی وەرگرتووە لە کاتێکدا کە هیچ کوتلەیەکی پەرلەمانی لە پشت نییە، لە کاتێکدا کە کەسێک نییە قاڵبووی ناو حزب و گروپە سیاسەکانی عێراق بوو بێ و ڕێگ و ڕێیشێکی سیاسی لە ناو کاری سیاسی هەبێ. باشە کاکاوە پێدوانیەوە سەپۆرت و پشتیوانی بۆ عەلی زەیدیەوەی کە زەیدی ئەگەر دەستبەرداری پۆستەکەی بێ زەحمەت شیعەکان دەتوانن ئەم پۆستە جارێکی تر دیسان بۆ کەسێکی دیکەیەک لا بکەنەوە یانەوەی کە دەوترێ هەر بۆ خۆی دەسەڵاتی شیعە لە عێراقدا لە بەردەم مەترسیدایە بۆیە نایەنەوێ ئەگەر هەندێک زەرەریشان پێ بگا دەسەڵاتیان لە دەست بچێ. لە ڕاستیدا خۆتان دەزانن پرۆسەی دیاریکردنی عەلی زەیدی بۆ سەرۆک وەزیران پرۆسەیەکی قورس بوو و یعنی خۆتان دەزانن چەندین کێشە لە ناو چوارچێوەی هەماهەنگی دروست بوو. بەفعلی ئێستا شیعە کە لە 2023 با بڵێن دەسەڵاتداری سەرچین لە عێراقدا ئەم با بڵێن هەژمون و دەسەڵاتیان لە عێراقدا لە بەردەم سەنجی مەحەکە، یعنی ئەوان ئێستا پێویستیان بەوەیە کە یعنی هەموو ئاماژەکان کە با بڵێن لێکەوتەکانی لە هەموو ڕێکەوە کە عێراق ئێستا بەم دۆخەتێ دەپەڕێ ئەوە دەسەلمێنێ کە لە ڕاستیدا شیعە سەرکەوتوو نەبوون لە ئیدارەدانی دەوڵەت، دەبێت دان بە و شکستەی خۆیان دابێنن. لەبەرەوەی یعنی یەکێک لە گرفتە هەرە سەرچەکانەوەیە کە ئابووری عێراق ئێستا کە خۆتان دەزانن کە لە 2023 تا ئێستا ئەمە یەکەم جارە عێراق بکەوێتە دۆخێکەوە کە نەتوانێت موچەی خەڵک لە کاتی خۆیدا دابین بکە. ئابووری عێراق تەنها یەک سەرچاوی سەرەکی هەبوو کە ئەویش نەوتە و خۆتان دەزانن ئەو دەوڵەتانەی کە با بڵێن کرێخۆری نەوتن ئەوانە پێیان دەڵێن تووشی نەخۆشی هۆڵەندی بوون لە زانستی ئابووری. عێراق دەیتوانی لە ساڵانی ڕابردوودا سەرچاوەکانی داهاتی خۆی فرە چەشم بکە نەیکردووە. حکوومەتەکان هەمیشە لە بەرنامەکانی خۆیان ئەویان گوتۆ نەیان کردووە. لەبەرەوەی ئێستا کە ئەم شەڕە هەیەەوە تەنگەی هرمز بەو شێوەیە ئێستا کە نەوتی عێراق ناتوانرێ پێدا تێپەڕ بێ وەکو جاران، لەبەرەوە ئەمە دۆخی ئابووری تووشی شکست کردووە. لەبەرەوە شیعە یەکێک لە هینەکانە کە شکستی هێناوە لەوەی کە داهاتەکانی عێراق بکاتە یعنی فرە چەشن و فرە سەرچاوە بکات.
لە ڕووی سیاسیشەوە خۆتان دەزانن دەبینن یعنی ئەو پەیوەندیانە کە هەیەی لەگەڵ دەوروبەر لەگەڵ ئەمریکا هەمیشە یعنی لە تەنگژەدا بووە و نانتوانیوە ئەمە ینی با بڵێن سیاستێکی نیشتیمانی عێراقیانە پەیڕەو بکەن بەبێ ئەوەی کاریگەری ئەم دەوڵەتە دراوسەیە ئەو دەوڵەتە نێودەوڵەتیە بەسەریانەوە زاڵ بێ لە ڕاستیدا بۆیە ئێستاکە شیعە بەڕای من خوێندنەوەی من ئەوەیە کە ئەگەر بێت و دەستی علی زەیدی بکەنەوە من ئەوەی کە لێ دەخوێنمەوە علی زەیدی وەکو فکر و بەرنامە و ڕوئیای بۆ حکمڕانی لە ڕاستیدا من هەست دەکەم تەشخیصی گرفتەکان نەخۆشەکانی ئیدارەدانی حکمڕانی لە عێراق کردووە و دەیەوێت چارەسەریان بکە و بۆیە بە حەماسەتێکی زۆرەوە هاتوۆتە پێشەوە دەیەبی کە چکە یەکێک لە سەبەبەکانی ئازایەتی علی زەیدی ئەوەیە کە هیچ شتێکی نییە لە دەستی بدا ینی بۆ نمونە کوتلەیەکی گەورەی هەبێ هینی هەبێ سبەینەی بڵێ وڵا کورسەکانم کەم دەکایان بەنەوەک لە نەوعەکان کێشەم لەگەڵ ئەم گروپ و ئەو گروپ دروست دەبێت لەبەرەوە دەیەوێت لە ڕاستیدا ئەو ڕۆڵی ئەو پاڵەوانە ببینێ کە دەمێکە با بڵێن لە عێراقدا چاوەڕێی کەسێک دەکەن کە بە تەواوی با بڵێن کێشەکان چارەسەر بکە و دەست بۆ با بڵێن کەیسە هەستیارەکانی وەکو گەندەڵی و گەندەڵکاران ببا و مەسلەی کۆنتترۆلکردنی سەگ لە دەستی دەوڵەت کە ئەوەیەکە لە با بڵێن دوو کێشەی هەرە گرنگی بەردەم پرۆسی سیاسین لە عێراق ساڵانی ڕابردوو و حکوومەتەکانی ڕابردوو نیان کردو علی زەیدی هەوڵ دەداوە دەستی پێکردووە کە ئەمە بکات کاکەوە لە ساڵانی ڕابردوودا ڕەنگە ینی عێراق بیتوانێت وەکو دەڵێ پێیەکی لەم لا پێیەکی لەولا ینی نزیک بێ لە ئەمریکا و لامان کاتا حوشەی ئەو دیوی ئێرانیەکانیش بێ پێ دوایە بۆم دۆخەیتر ئەمە دەخوا من بۆ خۆم پێم وانییە بتوانێت بە تەواوی خۆی یەکلا بکاتەوە ئێستا بەڵام دەکرێت با بڵێن لاسەنجێک لە تەرازۆکە دروست ببێت یعنی ئێستا ئەوەی کە علی زەیدی دەکەن لە ڕاستیدا هەر لە سەرتاوە بەپێی بەرنمەکەی کە بڵاو کرایەوە و دەنجی لە سەدرا لە پەرلەمان من ئەوەی لێ دەخوێنمەوە کە گەیشتۆتە قەناعەتێک کە دەستبەرداری ئێران ناتوانێت ببێت بێگومان دەیەوێت ئەو عیلاقەیە بپارێزێ و ناوێ مقەسێکی لێ بدەست کە ئەو بەڕاستی بە کەس ناکرێت بە خۆتان دەزانن بە حکمی لە ڕووی تاریخی و جوگرافی و ئەوان و تائیفیەوە بەڵام دەیەوێت لە ڕاستی دەگەیشتە ئەو قەناعەتەی کە لە ڕاستیدا دەیەوێت لە دۆخی سیاسی و ئابووری عێراق لە ڕێگەی ئەمریکا و با بڵێن تانوپۆکانی بەرژەوەندی ئەمریکا لە ناوچەکە تەنها ئەمریکا خۆینە ینی مەسەلەن وڵاتانی کەندا و تورکیا دەیەوێت ئیتر لە ڕێگەی ئەوە بتوانێت پێگەی عێراق لە ڕووی سیاسی و ئابووریە بەهێز بکە بەرەبەرە هەوڵ بدە ئەم هەژمونە ئێرانیە ناڵم نهێڵێ بەڵام لاوااستری بکات بە حکمیەوەی ئەو شەڕەش ئێستا لە ئارادایە خۆتان دەزانن ئەمەش کاریگەری خۆی هەیە لەسەرەوەی ئێران کە نەکەل لە عێراق بەڵکو لە وڵاتانی تریش لە لوبنان لە سووریا ئەوە بەشار ئەسەد نەما لە حوسەکانی ئەمەن کاریگەریەکانی کەم بوویتەوە لەبەرەوە چونکە ئێستا خۆتان دەزانن یەکێک لە پرسەهرە گرنگەکان بۆ بژانەوەی ئابووری لە عێراق ڕۆڵبینینی عێراقە لە ڕێگای گەشانەوە ئەوەی کە با بڵێن لە خەلیز لە ڕێگەی تورکیاوە بە ئەوروپاوە دەبەستێتەوە عێراق دەبێتە معبەرێکی زۆر گرنگ ئەمە بۆ عێراق زۆر گرنگە و خوێندنەوەی علی زەیدی و حکوومەتەکەی ئەوەیە کە دەبێت کار لەسەرەوە بکە بەڵام لەم دوایەدا کە خۆتان دەزانن چوو بۆ ئەمریکای یەکەم سەردانی بۆ ئەمریکا دەبێت ئەمەشەوە ئاماژەکەی بخوێنینەوە دوای ئەوە چۆتە ئێران و ئینجا تورکیا لە بەرنامەیدا بچێت بۆ سعودیە ئەم با بڵێن بردومانەی کە لەلایەن ئەمریکا و سعودیاوە کرا بۆ سەر بارگاکانی حەشدی شعبی ئەمە دوای خست بەڵام وەکو کە بە پێی زانیاریەکان لە هەفتەیدا هاتوودا بڕیارە چونکە ناکرێت بەڕاستی سەردانەکەت زۆر گرنگە و پێویستی بۆیە کە بچێت لەوێ بۆ مەسلەی لە ڕووی ئەو ڕێگای گەشانەوە و پەیوەندی ئابوووریەکان و ڕاگررتنی ئەو هاوسەنجیە لە بینی ئێران و وڵاتانی کەندا و ئەمانە بۆ عێراق زۆر گرنگ دەگەڕێت ئەوە بکە عێراق یان ئێران ئەو دەسەڵاتی ماوە کە وەکو جاران شت فەرزکە بەسەر عێراقدا دیارە لە ساڵانی ڕابردوودا ئێران توانیوێتی ئێستا ئێران لەو دۆخەی جاران نییە بە حکمی ئەو شەڕێکە لەگەڵ ئەمریکا هەیەی و بەڵام با بڵێن کلک و لایەنەکانی کە با بڵێن هاوکاری دەکەن گروپەکانی مقاومەی ئیسلامین کە سەر بە ئێران ئێستا هەمویان بەشێکیان وە ڕایانگەیان کە ئامادەن چەک دابنێن و چەک لە دەستی دەوڵەت بێ و دوسێ گروپ ماون
ئەم گروپانە دەیە بەکاربێنێ بۆی سەر ئێشە و کێشە لە بۆ حکوومەتەکەی علی زەیدی دروست بکە و تا پێ بکرێ هەوڵ دەدا ئەمە بۆی نەچێتە سەر. بەڵام علی زەیدی وەکو چۆن لە پرسی گەندەڵی بە ینی با بڵێن یەکلاکەرەوە بووە لەگەڵ گەندەڵکاران و ئەوانە تا ئێستا و لەسەر مەسەلەی کۆکردنەوەی چەک لە دەستی دەوڵەت بە هەمان شێوە لە مەسەلەی پەیوەندی لەگەڵ ئێرانیش خۆتان دەزانن لەو کۆبنەوانەی لەگەڵ عەباس عێراقچی کردوێتی لەوەی کە چۆتە ئێران و پێشتریش کە لەگەڵ بەرپرسانی ئێران دانیشتووە بە ئاشکرا پێگوتون گوتوێتی لە ڕاستیدا ئێوە قبول دەکەن ئێمە گروپی سەر بە عێراق لە ناو ئێران دروست بکەین و کێشتان بۆ دروست بکە ئێمەش هەر بە هەمان شێوە ئەوە قبول ناکەین. یعنی دەبێ چەک لە دەستی دەوڵەت بێ و نابێ گروپێک لە ناو دەوڵەت هەبێ سەر بە دەوڵەتێکی دراوسێ بێ و کێشەمان بۆ دروستکە. ئەمەیان دەکەوێتە سەر ئەوەی کە با بڵێن چۆن چەند شیعەکان پشتیوانی دەبن لە ڕاستیدا ئەو بەتەنها ئەوەی پێ ناکرێت. شیعەکان لەبەرەوەی لە ڕاستیدا ئەگەر بیانەوێ با بڵێن دەسەڵاتی خۆیان بکردنەوە و بتوانن تا حدێک سەرکەوتوو بن لە ئیدارەدانی حکوومەت و شکستەکانی ڕابردوو تۆزێک تێپەڕێنن من بۆ خۆم پێم وایە دەتوانن ینی تا حدێک پشتیوانی لە زەیدی بکەن و هەوڵ بدەن تا ناڵێن لە سەداسە سەرکەوتوو بێ بەڵام دەتوانێت تا حدێکی باش لەوە بچێتە پێشەوە و ئێرانیش ئەو هەژمونە بە قوتەی نەمێنێ کە ڕێگرێکی گەورەی لێ بکە و نەتوانێت ئەوە بکات. ئێمە لە هەرێمی کوردستانە چی بکەین؟ ئامادەین بۆ گۆڕانکاریانی کە ڕوو دەدەن؟ ئامادەین بۆ مەترسیانەی کە ئەسڵن لەسەر خودی عێراقەیە ئێمە خۆمان بەستۆ بە عێراقەوە یعنی لانی کەم موچۆ بژێوی خەڵک بەندە لەسەر عێراق ئەوەش دۆخەکەی عێراقا. ئامادەین بۆ گۆڕانکاریەکە گەر ڕوودا لەمەیە؟ وڵی من بەداخەوە دەڵێم هەرێمی کوردستان ئامادە نیە بۆ گۆڕانکاریەکان و ناتوانێت ینی لە ڕاستیدا ڕۆڵی خۆی ببینێ و بتوانێت سوود لە دەرفەتەکان وەربگرێ و خۆی لە هەڕەشەکان بە دوور بگرێ. بە حکمی ئەوەی کە لە هەرێمی کوردستان حکومڕانیەکە ئەگەر لە عێراق با بڵێن شیعە شکستی هێناوە لە هەرێمی کوردستان کورد پێشتر زووتر شکستی هێنا لە حکومڕانیەکەی و تا ئێستا ئەگەر ئەوان توانیویانە لە سەردەمی زەیدی یان سەردەمەکانی پێشوو هەندێک لە گرفت و کێشەکان با بڵێن تەشخیص بکەن دەستنیشان بکەن و هەوڵ بدەن چارەسەری بکەن بەڵام لە هەرێمی کوردستان ئەسڵن ئەوەش نییە. ینی هەموو دەزانین ئێستا بۆ ناگەر پرسیارێک کەم حکومڕانیە کێشەکەی لەکوێدایە؟ وەڵی ئێنجە نازانین لەکوێوە دەست پێ بکەین کێشەکەی لە هەموو کایەکاندایە. یعنی لە ئێستا کارەبایی شەقامی هەیە بۆ نمونە ئێستا تۆ پرسیارت کرد لەسەرەوەی کە ئامادەی هەیە بۆی لەگەڵ گۆڕانکاریەکان بکەن. دەزانی ئێمە لە سەردەمی ئەوەی کە با بڵێن ناوی لێنرا نەوت سەربەخۆ دەفرۆشین نەوت سەربەخۆ فرۆشتن وەکو مەبدە کارێکی باش بوو و لەسەر ڕاستە ڕێبوو بەڵام وەکو مامەڵەکردن و جێبەجێکردنەکەی کە بە ناشەفافی و بە گەندەڵی بوو بە سەرچاوی داهات بۆ حزب و دەسەڵات و بنەماڵەکان ئەمە خراپەکەی لەوەدا بوو. ئەگەر بێت و ئەو کارە لە ڕووی مەبدەئی ئەو شتێکی باش بوو سەرکەوتوو بووە بە شەفافیت بکرا بووە لە خزمەتی با بڵێن زیادکردنی داهاتی هەرێمی کوردستان و بەهێزکردنی حکوومەت و دامەزراوەکان و چاکردنی ژیانی خەڵک و موچەی خەڵک باە لە ڕاستیدا ئەمڕۆ ئێمە لە دۆخێکی زۆر باشدا دەبووین. عێراق ئەگەر چی بەهۆی ئەوەی گەروی هورمز داخراوە تووشی کێشە دەبوو ئێمە بۆڕی کەرکووک با بڵێن هەرێم لە هەرێمەوە بۆ جێهان ئەوەی کەرکووک چشمان کاتێک لەبەردەست بوو ینی ئێمە کێشەیەکی ئەو تۆمان بۆ دروست نەدەبوو. ڕەنگە ئەو کاتە ینی عێراق چاویلەوە بۆ هەرێمی کوردستان لە ڕووی بناردنە دەرەوەی نەوت هاوکاری بکە. ئێستا ناتوانێت دەرەوە یان ئێستا چییە؟ ئێستا لەبەرەوەی ئێمە بە حکمی ئەوەی کە سیاسەتی نەوت سەربەخۆی فرۆشتن شکستی هێناوە بە حکمی ئەو قەرارەی لە دادگای پاریس دەرچوو بڕیارەکەی دادگای فیدرالی لە عێراق نەوت بە ناچاری تەسلیمی سۆمە کرایەوە. ئێمە ئێستا کە لە ڕووی ئابووریشەوە تەمەشا دەکەین ئێمە نەوت تەسلیمی عێراق دەکەین بەڵام لە هەمان کاتدا عێراق توشتێ و تەنگژەیە بووە و موچەی خەڵکی خۆی موچەخۆری خۆی پێ نادرێت. ئێمەش چاوەڕێ ئەوەین کە لە عێراقەوە موچەمان بۆ بێت و حکومەتی هەرێمی کوردستان دەڵێ داهاتم نییە و نەوت نانێرمە دەرەوە و هەرە بڕەنەوتێ لە ڕێی سۆمەوە دەی نێرمە دەرەوەی تر پارەمان لەکوێ بوو؟ مەجبور چاومان لە دەستی عێراق بێ عێراق مەجبورە پارەمان بۆ بنێرێ. ئەوە نەتیجەی شکستەکەیە ینی نەتیجەی شکستی سیاسەتی ئابووری لە هەرێمی کوردستانە. بۆیە ئێمە ئێستا چاومان کەوتۆتە دەستی بەغدا ئێمە پێشمان وابوو ینی پێشتریش
پێمان وابوو کە ئەم جۆرە مامەڵەکردنە لەگەڵ نەوتی هەرێمی کوردستان خراپە بە نیشتیمانیکردنی گرنگە بۆ ئەوەی لە خزمەتی خەڵکدا بێ مادەم لە خزمەتی خەڵک نییە فەرموو بیدە سۆمۆ بەڵام ئەو کاتێک کە عێراق کێشە و مەشاکری نەبوو لە ڕاستیدا ئەم شێشیان یەکلا نەکردەوە لەگەڵ بەغدا بۆ ئەوەی کە ئیتر ماگانە لە کاتی خۆیدا موچە بدرێ و تەوتینی موچە بکرێ و ئەوانە نەکرا ئێستا لە کاتێکدا تەبان کە تەنگژەیە ئەمە چۆن بۆ عێراق تەنگژەیە جارێک بۆ ئەوان تەنگژەبێ بۆ ئێمە دوو جار لەبەرەوە ئەمە یەکێکە لە سەبەبەکانی ئەوەی کە با بڵێن شکست هێنانی حکومڕانی ئێمە ناکرێ سەرکەوتنی حکومڕانی تەنها بۆ بەستینەوە چەند زادەیە کرا و کارەبا باشترە لە دۆخی کارەبا لە عێراق باشترە تۆ لە ئەساسیاتی ژیانی خەڵک جارێ شکست هێناوە لە موچە لە بژێوی ژیانی خەڵک و خۆتان دەبینن ینی ژیانی خەڵک لە چ دۆخێکی خراپدایە و ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبێت و ساڵ بە ساڵ خراپتر دەبێت یعنی هیچ پلانێک نییە بۆ چاکردنی ئەو دۆخە هاتە فەرم و ئەزمەیەک تەواو نابێت چشتر دێتە سەر ئەوەی بنزین یعنی ئەمە زۆر بە ئاشکرا دیارە کاکە 50,000 بەرمیل نەوت عێراق بۆ تۆی تەرخان کردووە بۆ ئەوەی بە مەدعوم بیدەیت بە خەڵک لە عێراق سڕە ئەو هەموو کێشە ئابووری و وەزعی کە دروست بووە تا ئێستاشی لەگەڵ بێ لیتری بنزین بە 450 دینارە باشە بۆ لە هەرێمی کوردستان لتری بنزینی نۆرمال بگاتە سەروی 1000 دینار ئەمە کێشەیەکی گەورەیە با بڵێن ئەوانەی مەسفاکانی لاناز و کار خوازەحەکە بەوان دەدرێ و قازانجەکە بۆ ئەوان دەچێت ئەوانیش دەچێتەوە جیرفانی حەزب و بنەماڵەکان حکومڕانی شکستێنەوە ئەکید وایە بەس ئیعلان نەکراوە ئەوەی کە گوتم چەند جارێک باسم کردووە ئەوەی کە هەرێمی کوردستانی ڕاگرتووە ئەوە نییە کە با بڵێن ئەم حکومڕانیە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە با بڵێن وای کردووە کە هەرێمی کوردستان بمێنێ ئەمە کۆمەڵی معادلاتی ناوچەی و نێودەوڵەتیە هێشتوێتەوە فەرمون لەسەر مەسەلەی ئەوەی کە پێمان دەگوت دیموکراسی و شانازیمان پێوە دەکرد و خۆمان بۆ لە بەغدا و لە ناوچەکانی تری عێراق زیادە کردەوە ئەوە تا عێراق لە ساڵی پار هەڵبژاردننی کرد ئەم ساڵ حکومەتی پێکێنە ئێمە و ساڵ و نیوێک تێپەڕیوە هەڵبژاردن کراوە تا ئێستا حکومەت پێک نەهێنراوە ئیدارە یعنی پەرلەمان ئەسڵەن هیچ تەنها سوێندیان خواردەوە هەتا ئێستا کە کارە نەبووە حکومەتی تازە پێک نەهاتووە و ڕەنگە هەر پێک نییە هەتا هەڵبژاردنێکی تر لە ڕاستیدا لەوە شکست خواردن لەوە زیاتر دەبێت چی بێ لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی لە ڕووی ئیدارە ئەگەر لەم دۆخەدا تۆ پەرلەمانتار بوویتە بەڵێ خەڵک دەنگی بە تۆ بدایە چیتە کرد پەرلەمانی کوردستان پەرلەمانی کوردستان تۆژۆکو لە ڕاستیدا ینی پەرلەمانتار هیچ لا حول له ولا قوة ینی ئەوەی کە ئێستا هەیە ینی پەرلەمانتار چی بکە ینی لا دەبێت بێت لەسەر تەلەڤیزیۆنەکان قسە بکە و لە فەیسبوک قسە بکە و چونکە هەم حکوومەتەکە کار بەڕێکەرە هەم خۆی با بڵێن سەرۆکایەتی هەڵنەبژێدراوە کارێک بکە کاین بکات چی بکە ینی نازانم لە ڕاستیدا ئەگەر ئیستیقالە بکە هیچ شتێک ناگۆڕێ خەڵک دڵێت چۆن لەبەرەوە ئەمە پەیوەندی بە وەردەگرن طبعا ئەمە لە ڕووی هینەوە لە ڕووی قانونیەتی نییە لە ڕووی قانونیەوە گرفتی نییە بەڵام لە ڕاستیدا ئەوە دەبستێتە سەر پەرلەمانتارەکە خۆی ینی ئەمەی قبوڵیاننا بەڵام مەبەستمەوە ئێمە باز لە چارەسەری کێشەکە دەکەین ئەوەی کە پەیوەندی بە چارەسەرکردنی کێشەکەەوە هەیە بمانەوە نمانەیە پەیوەندی بە سیاسەتی حزبەکانەوە هەیە ینی پەرلەمانتار سەرنجام کوتلەی ئەم حزب و ئەو گروپ سیاسی و هینە دەچێت دەیەوێت سیاسەتی حزبەکەی جێبەجێ بکە بەڵام لایەنە سیاسەکان تا ئێستا نەگەیشتنەبێ کەمادام من پەرلەمانتارانە حزبەکەیان بڵێ چی بکە ئەوە دەکەن بڵێ ماز ڕەشە دەڵێن ڕەشە پێسی بە بازنەی کراوە لە ڕاستیدا ئێمە دەنگ بە تاکی پەرلەمانتاری ئەوەی کاڵن چالاک و قسە زان و باڵبێ سۆبدی پێڕوانینمان ئێمە چۆن بۆ حزبایەتی و بۆ حکومڕانی و بۆ حکوومەتداری لە ڕاستیدا دروست و هین نییە ینی ورد نییە پێم وایە بۆ پەرلەمانتاریش بە هەمان شێوە ینی پەرلەمانتار من بۆ خۆم پێم وایە ڕاستە ئەگەر لەسەر لیستی حزبێک دەبێتە پەرلەمانتار دەچێت لەگەڵ بەرنامەی حزبەکەی دەوێت جێبەجێ بکە پێشوەخت ئەو متتەفقە لەسەر ئەو بەرنمەیە بەڵام کە دەچێتە پەرلەمان ئەو دەبێتە نوێنەری خەڵک چونکە خەڵک دەنجی پێداوە و نوێنەرایەتی خەڵک دەکا و ئەگەر حزبەکەی بەپێی ئەو بەرنمەیە کە بۆ هەڵبژاردن دایانناوە لەو بەرنامەی لایەندا پێویستە پەرلەمانتار بە دوای حزبەکەی نەکەوێت لەو حاڵتەدا ڕۆڵی خۆی ببینێ وەکو نوێنەری خەڵک وەکو نوێنەری شەقام پشتیوانی لە بەرژەوەندەکانی خەڵک بکە نەک پشتیوانی لە گروپێکی دەسەڵاتداری ناو حزبەکەی. کۆتا پرسیارم ئاسۆی کورد و حکومڕانیەکەی چۆن دەبینی؟
والله من ڕژبینم تا حدێکی زۆر لەوەی کە بۆ ڕژبینی لەبەرەوەی خوێندەواری سیاسەتت کردووە هەموو با بڵێن خوێندنەوە و پێشهاتەکان ئەومان پێ دەڵێن ینی خۆ تەمەنام دەکردوانە بووە تەمەنام دەکرد باشترین حکومڕانی لە هەرێمی کوردستان هەبووایە کە ئەمە خۆتان دەبینن تەجروبەی 35 ساڵمان هەیە لە دوای ڕاپەڕینەوە هەتا ئێستا ئێمە نەمانتوانیەوە پێشمەرگەیەک بخەینەوە نەمانتوانی ئابوورێکی باش و بەهێزمان هەبێ نەمانتوانیەوە دامەزراوەکان ڕێزیان لێ بگرین و بەهێزیان بکەین نەمانتوانیوە دادگایەکی نیشتیمانی سەر بەخۆمان هەبێ نەمانتوانیوە یەک ڕیزێکی نیشتیمانی و خطابێکی نیشتیمانیمان هەبێت لە هەموو ڕوێکەوە ئێمە هیچمان لەو بارەندەدا بەس سەرکەوتوی نەکردووە لە هەمویاندا شکستمان هێناوە کە ئەمە بۆیە وام لێ دەکا کە ڕژبین بم تەمەنام دەکردوانە بواە دانی بەرەو خراپترە لەوەی کە هەیە ئەگەر بێگومان ئەم عقلەتەی کە زاڵە ئێستا لە هەرێمی کوردستان و ئەو جۆرە حزبایەتی و حکومڕانیەکە هەیە بێگومان من پێم وایە خراپتر دەبێت سپاس دەکەم زۆر بەڕێز کاکە محەممەد شۆڤەکاری سیاسی سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان